طبعا هێژا دووبارە ڕێز و سڵاو ئەساتم پێشبەریەوە ji بۆ کوبەرکی بەرنمەیە هەری داویە لەسەر هەڵبژاردننی ینی لەسەر پێشی هەڵبژاردننی ئەنجام بدەم خوا ئیشە سعات 12 ئەس باوەڕم پرۆپاگاندەیە هەڵبژاردننی دەواری قانونی دەگەرەک داوی لێوەرێ و ڕۆژە یەکشەمێ سعات هەفتی سبێ هەڵبژاردن باڤایەکی ڕسمی دەست پێ دەکا و گاڤک و سندوقێ دەنگدانان لە هەڵبژاردننی هاتم قەپات کرد و هێژمارە دەنگانژی بە تەمامەتی دەست پێ دەکەم. هەڵبەدەن هێژە هەڵبژاردن تشتێکی نونیە لێ هەڵبژاردننی پێژارێ بێگومان هەنێک نوبوون تێدا هەنا یعنی مە لە بەرنمەیان بەرێدا گوتنە ژغینی ئەو گۆڕتنێک و کۆمیسیۆنە هەڵبژاردننی و حکوومەتە عراقی و دادگەهێ فدرال لە هەڵبژاردننی کردن و ئەم بێژن شەرت و مەرجێن 30 ساڵ بەریانەها هەمی ji holê rakirin û yasayên nû pîvanên nû ji bo hilbijartinê û bazneyên nû hatin destnîşankirin di heman demê de hinek guhortinê dinê jî di nava herêmê de hene ew jî ewa hevsengên siyasî li navbera pedekevîyenekê li gorî 15 sal 20 sal beriyaneha tên guhortin piştî wefata Serokkomar Celal Talabani di heman demê de Serokê Yekîtî Niştimanî Kurdistan her wekî ku hûn dizanin zarokê wî êdî ew mîras girtin dest û di heman demê de jî li nav malbata Barzaniyan da êdî di 6 salên bihurtî de Mesrûr Barzanî ew mîras girt dest ew jî piştî referandumê ew guhortin hatin avakirin ku dema beriya referandumê de Mesûd Barzanî Serokê Herêmê Kurdistanê bû lê piştî referandumê hêzên herêmî û navdewletî û Iraqî jî êdî rêk nedan çîdî Mesûd Barzanî Serokê Herêmê be zor ji serokatiya herêmê xistin û nêçîrvan Barzanî û Serokê Herêmê lê دوێ دەمێدا ئەیدی مەسرور بارزانی و وەک کاندید دەستنیشانکردن و بەبە سەرۆک وەزیر ئانجی کاندیدێ پەدەکەش بووی سەرۆکاتیا وەزارەتێ یا حکوومەتە هەرێمەی کوردستانێ و ئەو ژی بەخۆرا هەنێک تشتێن دن یەن نو ئانین هۆلێ و دوێ دەمێدا ئەمە دیت تەکیلیە پەدەکێ بە ئیرانی ڕاخراتر بوون تەکیلیەن پەدەکێ بە تورکیای ڕازێتر پێشکەتن بە تایبەتیژی دەوارەی ئیستیخباراتیدا و دە هەمان دەمێدا تەکیلیەن پەدەکێ بە بەغدایڕە دیسا خرابوون تەکیلیە پەدەکێ بە ئیران ڕاخرابوون و ژە هەمووژی گرنگتر تەکیلیە پەدەکێ بە یەکێتیێرا و بە هێزن دنێژی مرۆڤ لێ دنەڕێ گەلەکی بەرڤە خراببوونی چوو و دەناوە پەدەکێداژی هەنێک حرەکەت چێبوون یعنی مەدیدکو ناکۆکیە دەناوبەرە ماڵباتیدا زێتر دەرکەتن پێش بێگومان ئەو لەناوە یەکێتیەداژی تشتێن وسا ڕوودان گاڤکو بافێل تاالبانی دەربە لەسەر پسمامی خۆڵاهورشێ جەنگی کرد و دەسەڵاتە مطلق یا ماڵباتێ خست دەستێ خۆ ئەو یەک هەموو نیشان دەدەن و هەڵبژاردنێکی نو دەبێت دە هەمان دەمێدا ئەو هەڵبژاردن نەژە ئالیە کۆمیسیۆنە هەڵبژاردنن یا حکوومەتە هەرێمێ ژالیە کۆمیسیۆنە هەڵبژاردنان یا حکوومەتە عراقی یا مرکزی تێ ئاواکردن ئەوشی گۆڕتنێکی چێدیکە یعنی هەموو هێزێن بەرێ دەزانی بوون دگوتن ڕاستیاویژی هەیەک و کۆمیسیۆنە هەڵبژاردنێ بەرێ پرانی ژعالیە پەدەکێ بە هاتبوون ئاواکردن و مرۆڤ نەدیکاری بوو لە ڕێکە هەڵبژاردناندا هێڤیەکی ببینێ vê دومایê li هەڵبژاردنا vê carî de hêviyekî cudatir têkirin ku دنگ یعنی احتیمالا سەختەکاریە هەنێکی کێمتر دەبە gelekî کێمتر دەبێت لە گۆڕی بەرێ کەسێن و کارتێنوانی بایۆمەترینینە کەسێن و نەژ کوردستانە عراقی نەژ پارچێن دنێن لێ لە کوردستان عراقی دژین چ قاسی دیکارن دەنگ بدەن چ قاسی نەکارن دەنگ بدەن ئەو یەک هەیە یا دنێژی ئیدی ئەو کۆمیسیۆنە عراقی یا بەغدای هەنێکی پرۆفیسیۆناڵتر خویا دیکە دەوی واریدا لۆماژی دەوێت دەرەجێدا دا گۆڕتنێک هەیە و مرۆڤ دکارێ هەنێکی زیاتر باوەڕ یەخۆ بە ئەنجامێن هەڵبژاردنێ بکە ئەو نایێواتایە و قەت حیلە سەختەکاری نایەکردن لە هەمی هەڵبژاردناندا ینی هەڵبژاردنە 4-5 ڕۆژ یا هەرێمی لە بەلجیکا سەختەکاری لە باژەڕۆکەکی هاتنکردن لە کوردستانێژی و لە عراقیژی دەبکو بێنکردن لێ یا گرنگ ئەوە چ قاسی باندۆر دکا لەسەر گۆڕتنە ئەنجامێن هەڵبژاردنێ تشتێک و هەری زێدە مرۆڤ لێ نیگەران ببە ئەوەکو ئەو ینی بەریا هەڵبژاردنێ ئەو هێزێندن نەکاریبوون کەسێن بێ ئالی کەسێن و نەپارتیزانن نۆن پارتیزان کەسێن و لە هەمان دەمێدا هێویا گۆڕتنێ دەکەن وانە
بکشینن سەر سندوقی دەنگدان دەبکو هەنێک پارتیان دەسەڵات مەخصوص نەخوازن ژ بووی کو دەزانن ئەو کەس بچن سەر سندوقی دەنگدانی احتیمالە دەنگی خو نەدەنوانە لێ هەنێک پارتیان کو گۆڕتنێ دەخوازن یەکێتیژی دەناودا کو بەحسا گۆڕتنێ دەکا وەک دروشم بێگومان یەکێتی حتا نەهادناوە دەسەڵاتیدا بێ لێ چ قاسی دەناوێ دەسەڵاتیدا باندۆری هەبووە ئەو بێگومان تشتێکی دنیا هەگەر کومرۆ بخوازیانێکی بەعەدالەت باخفە هێزن کو گۆڕتنێ دەخوازن لە گۆرمن کێم کاری بوون میلەت ئیقناع بکەن کو میلەتێن جودایان یەک و نەپارتیزان یەک و نەگرێدایە پارتیان یەک و سەر بەخۆنە یەک و گۆڕتنێ دەخوازن تشویق بکەن بچن سەر سندوقێن دەنگدانی لۆ ماژی نێزی میلیۆنێکی حتا نە هەمرۆ دەکارێ بێژێ ناوێ خۆ نەنویساندنە کارتێن خۆ و ئەم بێژن دۆکیومنتێن پێویست بووی هەڵبژاردنێ ئامادە نەکرین بێگومان باندۆرا خوا لەسەر هەڵبژاردنێ دکە بەرەڤاژی وەیەکێ پارتیان دەسەڵاتدار یەک و پەرێوان هەیە یەک و ئاراجیان هەیە یەک و تەکیلەکی نێوانی سۆسیال و ئیمکانێوانی زیاتر هەنا ئەو دکارن دە هەمان دەمێدا گاواک و میلەت ئانجی گەنجن سەر بەخۆ ئانجی کەسێن و هاتنە بێ هێویکردن ئاژی کەسێن بێقەرار کو ناچن سەر سندوقی دەنگدانی نەکارن دەنگی خۆ بدەن ئەو پارتیەن مەزن و بە ئیمکان و بەپەرە دکارن ئالیگری خۆ بە هاسانی بشینن سەر سندوقی دەنگدانە ئەوژی هەیە لۆ ماژی یعنی مرۆڤ گەرەک لە هێویە بمینێ کە ئەنجامێن هەڵبژاردنێ چاوا دەمن لێ چ دەبە بلا ببە تێپاین کو لەوێ هەڵبژاردنێدا دەنگێن یەکێتیە زێدە دەبن و دەنگێن پەدەکێ کێم دەبن ژخۆ پەدەکە 11 کورسیش دەستدان و ژخوا پەدەکە بە خۆشی دەبێژێ 405 دەنگێنوان کوبەری دەنگی خۆ ددانوان 450,000 کوبەری دەنگی خۆ ددانوان ئی ساڵ ئێڤێ جارێ ناین حەسەباندن ژ بۆی چ ناین حەسەباندن ژ بۆی کو احتیمالەکە دەچن ئەو نەژە کوردستانە عراقێنە ئانجی جنسیاوانی عراقی نینە احتیمالێکی مەزن دەبێ ئەو بەیانی وەکیدن چی ینی سەدەم چییە کوم مرۆڤ نەکارە بە دەنگی خۆ بدێ سەدەم ئەوە یا دنێژی بێگومان لە عراق وڵاتەکە ژنوبەتێ تێ ئاواکردن بیرۆکراسی گەلێکی خەمتاڵە ئیدی ستاسیێن حکوومەتێ نەکارن وەک پێویست بە عەجەلە پێداویستیان خەڵکی پێک بێنن ژ بۆی کو بەشداری دا هەڵبژاردنێ بکەن لێ وەک من گوت چ دەبە برا ببە تێپاین ئەس دەبێژم نابێژم سەدی سەد وسایە کو دەنگی یەکێتیە زێتر بکەن و ئەف مرۆڤ دبینێ بێگومان یعنی لە چەند تشتاندا دەبینێ ئانژی ئارگومنتێنوی چنە یەک ئارگومنتێنوی پەدەکەش خۆش بۆی هەڵبژاردنێ بەرێ حاضر نەبوو یعنی ساڵ نیوەکە زێترە بەردەوام دەخوازە هەڵبژاردن پاش بخە سەدەمێوی هەبوون یعنی سەدەمێوی گەلێکی هەبوون بووی و دەست پێشخەریە هەڵبژاردنێ لە دەستێوی دەرکەت گەلک یاسا و دەستور وەک مەگوت هاتن گۆڕتن کۆتا دەنگێن و نەڕاستن ئەنجی کەسێن مریک و دەنگی خۆ دەدەن وانە گەلک گۆڕتن لە سەروەل هاتن چێکردن گەلک ئینسیاتیڤ و دەست پێشخەری دەستێواندا هاتن دەرخستن دە هەمان دەمێدا لە ناوە پەدێکێدا ئۆپەراسیۆنیان جودا جودا هەبوون مەسەرەن مەلێنەرین کۆنفرانس و کۆنگرێن پەدەکی هەبوون دە ناوە ناوچەیاندا لەقاندا ینی ئۆرگانن حیزبیدا لە وەرداژی مەسرور بارزانی دەخواست هەنە گۆڕتنان چێ بکە و پشتی وێ بچە هەڵبژاردنێ هەنە گۆڕتن چێکردن لێ سەدی سەدکردنە نەکردنە ئەز نە ئەمینم لۆ ماژی پەدەکێ بە مرۆڤ دەکاری بێژێ پەدەکە بەداخوازیە خۆ نەچوو وێ هەڵبژاردنێ پەدەکە بە زۆر خستن ناوە وێ هەڵبژاردنێ و لۆ ماژی مرۆڤ لێ دنەرێ هەنێکی کارفەدان ئانجی مرۆڤ چ ناوی لێ بکە هەنێکی پانیک ئانجی ترس ئانج نیگەرانیە پەدەکێ خویا دیکا و دەسەردانە نێچیروان بارزانی دەژ بۆی ئەنقەرێک و دەما هەما پشتی سەرداناندا داخیان یەک نەهات داین مرۆڤ تەخمین دکە و لە ورژی پرانی هەم لەسەر هەڵبژاردنێ هەم لەسەر چارەنویسا پەدەکێ پشتی هەڵبژاردنێ دەناوبەرە نێچیروان بارزانی و حکوومەتە تورکیایە هاتی ئاخافتن شخوا دەدەست پێکێدا چوو نێچیروان بارزانی بە ئیبراهیم کاڵم سەرۆکی میتێرا ڕۆنیش پشترا بە هاکان فیدان ڕاوەزیری دەرەوە ڕۆنیش و بەرێسک شێورمەندێ سەرەکە یا میتێ بوو هەم دۆسیە ئیستیخباراتی هەم دۆسیە تەکیلێن دەرەوە دە چانتەیەویدانە پشتڕاژی چوو بە ڕەجەب تەیب ئەردۆغان ڕا ئاخفتی بێگومان دەوێ هەڵبژاردنێدا احتیمالێکی مەزن زێدە هەیە لە وردا لەسەر پێواژەیە و لە تورکیاژی دەناوبەرە حرەکەتە ئەوجەلانی و دەوڵەتە تورکیاڕە بێگومان هاتیان
يعني ممكن نكو لوردا نهد با آخافتر آماده کاری بیجی هنا و آگاهی من جی هنا دوی وارده کو دچانته يعني چیروان بارزانی و دولت ترکیه ایدا و آنجی لسر ماسیوان او مجارجی هبویا لی چوا هاتی آخافتن جبوی چاهاتی آخافتن ام نزانن لی دولت ترکیه چجا نچیروان خواسته با احتمالا که مزن هی نچیروان جی لهم بریوه چارن ویسا شخصی خوا و چارن ویسا پارتیا خو پشتی هل بجارتنه جه دولت ترکیه پرسیه چارن ویسا ما چه دبه نها هون لعراخرة اتفاقا شدكن قابكو اتفاقا شدكن بيقومان از فيكي ببيجم يعني نها تركيا چما بعراخرة اتفاق شكرن داكو بدك زيتر بدي ترساندنجي يعني بيجا كاري هاجركو فلان كاري توجو مرانك از بركا عراق دكم يعني انجي عراق جيت شكي وساخواس يعني عراق شي خواست جبدا كرا بيجي بنرا اگر تو فنگري ناوا دا عراقي ازي هرم بأنقرة اتفاق بكم تشتكو أنقرة تدخوازي ازي جرا بيك بينا يعني دمجارة آسايشي دا دمجارة بارتيا كاركران دا دمجارة تجارة دا دمجارة ذكرنا كوريدوريكي آبوري دناو برا بصراو جيران بنار دا نوسا يعني عراق جي حكومة عراق جي دست بيش خليكي وساكركو او كاردج دستي بدكي درعاني لو ما جي احتمالي كي مزن هي نيتشيروان بارزاني ابني جراني لجنب بدكي دا هبن نيتشيروان بارزاني نها دولة تركيا را گوتبه چارن وی ساما جيما چدبه پشتی وی هلبجارتنه شخوا نها عملي دنرن دفي واردات دناوبرا بدك وإيران دناوبرا بدك وأمريكا هيداجي بيجومان هناك برزجريك هنا أو برزجريك جريداية نتنا جريداية سياسة بدك بعراقرة احتمال هي تێکیل یەکیوانی بەرفرەتر هەبە ئالیەکیوانی بەرفرەتر هەبە یعنی هەر کەس دەزانێت ژ ساڵن شێستیڤە شێست و چارێڤە شێست و سێ و شێست و چارێڤە یعنی تێکیل یەک دەناوبەرە ئیسرائیلیان و پەدەکێ چێ دەبێ و فەرماندارێن موساد و ئارتێشە ئیسرائیلێ لە چیان هەندرێن تێدیتن ئەو تشتەکە و نەڤەشارتی و لە هەمی دۆکیمنتەراندا هەیە إسرائيل ولوبيان إسرائيلي تشتكي وسانا كتن نافجيكي درناك من بحثاني وقالك جارنا دبن صدمة استقرارية بتايبتي إيرو إسرائيل نتني جبوي فلسطين ولبناني نتني جبوي مصر وأردني جبوي همو هريمي جبوي أمريكا جي بويا تشاف كان يكي نا استقرارية بروف دكاري في بيجي يعني إسرائيل بويا برزقريكا قالوا دبي صدم كو شركي هريمي دركبه حتى شركي جهاني دركبه بلي دكارب ببس صدم يعني إسرائيل بقاسيكو هاف بيمانية أوروبا هاف بيمانية أمريكا هاف بيمانية ناتو هاف بيمانية غير كولاتين عربية جي لي دهمان دمدا بويا تشاف كان يك والصدمكي باستقرار كرنا حمي هريمي غير مرو فيكي ببين وبدكا لغورمن دسالن دومایه دا بتایبتیجی پشتیکو مسرور بارزانی هات سر دسالات داریه جبه کو پاش خارکی استخباراتی هبو دناوا پاراستنی دا بو او دوی دمه دا ایدی تو بخوازی نخوازی او استخبارات کو هبون يعني استخبارات هردو آريانجي تيكل يكيوان بالسي اي اي بمصادرة احتمالا هبجي يعني دما لاهور داجي احتمالا فيتشتي هبون يا دما مسرور دا احتمالا فيتشتي زيادة تربون لو ما جي همنا كوكي دنا برا أمريكا إيرانو فده كدر كتن لدهمان دمي دا قلو أمريكا جي في وقت شاف كان يكي نا استقرارية نابينة احتمالا ببينة يعني أو وك منافقرن أو لبرجواندين خوي برفرة هريمي دفكرن برجواندية برفرة يا أمريكا لهريمي تشيا استقرار أمريكا دخوازة لهريمي دا استقرار هبا داكو أو بكاره زيادتر تكز لسر سياسة تاخوا لبالتيكو لبحر آرامكا يعني لدردوري تشيني دا هندو باسيفيك سياسة تاخوا بمشيني وكوريدورين آبوري بخدستي خو وسنوري آبوريا تشين هنكي تنكتر بكي جبويكو في بكا دفي روشراتنا نافين آرامي تدابه إنها الروشراتنا نافين دا نتني إيران إسرائيل جي صدمك نينا جبوينا آرامية رفليد نري بيقومان صدمك يعني إسرائيل جي لريك تكلين خوا بأذربيجان را احتمالنا آراميان شبكة إسرائيل ولوبيا إسرائيل وموسى جي لريك سياسة خوا العراق تكلين خوا بهنك هيزان را احتمال بخوازنا آرامية بكن لو ما جي مروفليد نري ديفي وارداجي
دەوی واریداژی احتیمالێک مەزن هەیە و نێچیروان vêyekê fam kiribe û bînibe û bibîne jî ku di demê pêşda çawa bikare havsengiyên siyasî rabigire û devî warî jî mirov lê dinere dîsan jî serdana nêçîrvan ji bo Tirkiyeyê giring e û ew bawer kem yekemîn serdan dê piştî serdana meha çarê ya nêçîrvan ji bo Îranê newsa berê û piştî wê jî serokê Komara Îranê hat bi nêçîrvan re axeft û niha jî helbijartin hene di wê helbijartinê de gelo çi dibe çi nabe ev yek mijarane ev mijarane hemiyan gerek mirov derxê holê ji xwe li yani melê nerî sedemeka ku Lahûr Şêx Cengî tu çi nav lê dikey lê bike hat awtkirin li sîstemê hat derxistin ehtimaleke ew agahî bin ku Lahûr Şêx Cengî jî ketiye nava meseleyekî wisa meseleyên istihbaratî. Meseleyên istihbaratî û meseleyên rêveberiyê du tiştên cuda ne. Mirov nekare tenê li gorî istihbaratî biçe nav meselê rêveberiyê. Niha lê binêre di demên pêşda ji bo ku hakin fîdan hem serokê Mîtê bû hem jî desthilatdariya wî li siyaseta derve ya Tirkiyeyê zêde bû gelek pirsgirêk ji bo Tirkiyeyê çêkirin. û di deriyê de Recep Tayyip Erdogan mecbûr ma yek be yek bi Yonan re bi Îmarat re bi Siûdiye re bi Misir re heta dawiyê li deriya Şamê xist da ku bi Esed re cardin tekiliye xwe xweş bike. Lêvane yekî jî yanî pir giraniya Recep Tayyip Erdogan û Tirkiye nezanîn yê ku gav avît Recep Tayyip Erdogan û siyaseta derve û dewleta Tirkiyeyê bû newsa. Li gorî vê mirov gerek li meseleyan binêre. Siyaseta derve û rêvebirina siyaseta derve senatekî cudatir e ji senata istihbaratî de. Ehtimalekî mezin ez didim di demê pêş de rolê Nêçîrvan Barzanî zêdetir derbikeve pêş ji bo ku hinek be jî ez li vê derê propagandeya Nêçîrvan Barzanî nakim her kes jî dizanî min qet propagandeyê wî jî nekiriye di serdema Nêçîrvan Barzanî de ji xwe pirsgirêk di navbera Kurdistan û Bexdayê de çêbûn. Di serdema wî de protokolê petrolê hatin ava kirin. Di serdema wî de yanî Kurdistana Iraqî xistin hemêza an jî Kurdistana Iraqî hemû hêkê xwe xistin sebeteya Recep Tayyip Erdogan û dewleta Tirkiye de. Ez wî nabêjim lê dîsan jî bi qasî wê jî Nêçîrvan Barzanî dikarî bû hinekî havsengiyan ava bike û tekiliyên wî bi hemû aliyan hem aliyê derve ku min behs kirin hem aliyê hundir ku min behs kirin hinekî baştir bûn. Hinekî baştir bûn. û ehtimal mirov dide ehtimal dide ku Nêçîrvan Barzanî carek din rolekî wî hebe. Lê ew rol çi dibe çi nabe em hêjî nizanin ji bo ku ew niha serokê herêmê ye gelo desthilatdariyê wî zêdetir dikin gelo astengiyan li pêşiya wî radikin an jî li nava pedekê de li nava hikûmetê de carekî din rol didin wî û wê demê çi ji Mesrûr Barzanî dikin gelo Mesrûr Barzanî dibe serokê pedekê Mesûd Barzanî diçe mala xwe xanenişîn dibe an jî tiştekî dinê çê dibe em hêjî nizanin lê ehtimal heye piştî helbijartinê ew guhortin pêkirin di nava yekêtiye de jî ehtimal heye li şûna Bafêl Talebanî Qubat Talebanî zêdetir derbikeve pêş ji bo ku Qubat Talebanî kesekî nerimtir e binirin ez gelek carine temaşevan li me bexelet fan dikin gava ku em va konseptana bekartîn gava ku ez dibêjim nerimtir e ez bi meneya pozîtîv tenê nabêjim û ez bi meneya baş an xirab nabêjim dest dixwazim tiştekî dinê bibêjim loma jî mirov lê dinere divê helbijartinê de hinekî pedeke narahettir xuya dike û gelek kartên ku ehtimal bû destê wî dabûn ji xeynî Tirkiyeyê kartên navxwî jî bikarhînan mesela kesê mîna şivanperwer herî dawiyê ku havî tibûn yani şivanperwer çend sala havî tune ji xwe pedeke çend sala wî bikartîne ji bo tiştekî û pişra davê jî gava ku davê jî hevalên Bruxelê wî dihewînin demekî û mezin dikin û boyaq dikin û hinekî bêhn û parfûm lê dixin li televîzyonan dixin televîzyonan digerîn ew hevalê rojnamevanên şorojgerên popîlîst û hunermendên biaqil fotoğrafan pê radikişîn wî mezin dikin hazir dikin ji bo markêt û bîznîs û piyaseya
پیاسەیەکی و پێشکەشی پەدەکێ دەکەن دووبارە لە دەمەکی حساسدا لێ نافکرن ئەو تشتێک و کردن یعنی ئەم بێژن شوان پەروەرە 3-4 ساڵە ژعالیە پەدەکێ هاتیە ئاویتن و ئیرۆ ئەو کارێکی وستا دەکەن ئەو دکەوە بەرژەوەندیە پەدەکێ و دکەوە دژی بەرژەوەندیە متتەفیقێوان کو یەکێتیە هەگەر کو متتەفیقێوان بە نزانم یعنی پەدەکەی وا کارتانەژی بەکارانین دەدەمەکی وسادا کەسێ مینە شوان پەروەرژی ئانین داکو و هەمێکی دەنگان پێرا کۆم بکەم لێ چ قاسی ئاریکاریەوی دیکە نزانم دەداقیان داویەدا گەرە کەس تکلیە خۆ بە مڕاندینان مەسەلەن ئاحتیما بێگومان تکلیە خۆ ئینسان تکلیان خۆ بە ئینسانێن دنێن ڕاژی وێ دەمێداتینن یعنی یەک و بێقرار ئەم بچن دەنگی خۆ بدەن ئانا من گوت دەنگدان ژ دەنگنەدانی دیسانژی چێترە ڕاستە شەرت و مەرجێ هەنا ئالتەرناتیفی هەنە نە لە گۆڕی دلێ منە لێ هەگەر کو مرۆڤ گۆڕتنێ بخوازە گۆڕتنێ بخوازە دیسانژی ئیمکانێک و دەستێتەدانا ئەگەر ئەو ئیمکان بەدلێت تەژی نەبن کێمژی بن مرۆڤ بەکار بینی باشترە نەکو مرۆڤ بەکار نینە من لە گۆڕی وێ ئەدی تەفسیا خۆ و ئەدی ئانژینێری نێخۆ ژوان ڕاگوت احتیمال دەدەم و دە ساعتن پێش شێمەدا گەرە گەنجی دەویواریدا فکرێوان بێگۆڕتن دەنگی خۆ دەدەنکی نادەنکی ئەو تشتێکی جوداترەکان بە هەڤرا لە ئەنجامێن هەڵبژارتنی ڕۆژایی یەکشەمێ بنەرن چاوا دەبێت چاوا نابێ پێویدارم هەڵبژاردن نەبەس هەدەمەکی ئیسیستیقرار سزیە نەبەس هەدەمەکی و هەنێک ئالی ئەنجامێوی قبول نەکەن ئیدی شرط و مرجن هەرێمێ تحملی ئالۆزیەکی دنێ و نا ئیسیستیقراریەکی دنێ ناکە شخۆ گەرەک نا ئارامی و نا ئیسیستیقراری بە تەمامەتی ژەهۆلێ ڕابن یعنی گاواک و ئەمریکا نا ئیسیستیقراریە ژ ئیسرائیل هەڵپەیمانیە خۆ قبول ناکە هەگەر کو هەڵبژاردنی ئەمریکا نەبیە نا ئەمریکا هەلوێستێ پرتون دەهەمبری ئیسرائیل دەگرتن بەڕاستیژی گاواک و ئەمریکا لە ئیرانی قبول ناکە ئەمریکا لە پەکێکی قبول ناکە لە پەدێکێژی قبول ناکە لە یەکێتی نیشتیمانی کوردستانجی قبول ناکە تو هێزێ دنێ قبول ناکەن ژ بۆی و هەر تەقینێک چێ ببە لە ڕۆژهەڵاتە نابین تەقینێکی بچوک ژی بە مینە تەقینە هەفتی ئۆکتۆبر لە غەزەیە چێ بوو بزانە حتا کوهات دەبک و بەبە سەدەمێ شەڕێکی مەزن لە هەرێمێدا و ئەوژی دەبە سەدەما کو لە ڕۆژهەڵاتە ناوین نا ئارامیەک پەیدا ببە و گرانیەکی مەزن دەرکەوە هۆرێ و سیستەم بە تەمامەتیژ کۆنتترۆڵێ دەرکەوێ و حتا جەنگێن بێ کۆنتترۆلژی بچن مرۆڤ گەرەک ڤانتشتانە هەمیان ببینێ ژخوا تشتێک و لە هەرێمێ چێ دەبێ یعنی شەڕێ لە لوبنانێ و لە غەزەیە مەترسیێوی گەلکی زێدەنا ژخوا شەڕێ لە ئۆکرانیایە گەرەک دەمەکی دنێ بەردەوام بکە و ئەو دنیای بەرڤەکو دەبا ئەمێ دەمێ پێشدا ببینن لێ خویا دکە هەر کەس گەرەک خۆ سافی بکە هەر کەس جەپەیەک خۆ سافی بکە حتا بەرنامەیەکی دەست سلااوڕێ دەماش